پارێزکردنی ژینگە وەزیفەی هەموومانە. هەر تەنیا نەفەرگنا کولی خەڵکەکە دەبێت ژینگە بپارێزن و ئاگایان لێبێ. بەعزە ڕانەندەیەک دەیدەنە قەراق جادەی تۆز و خۆڵی ساز دەکەن، ئەوە باعیسی ناڕەحەتی خەڵکەکەی دەبێت دابێ ئەو کارێ بکەن. هیوادارم ئەو کەسانێک کە سەفەر دەکەن بۆ ئەو ژینگانەی کە پیس نەکەن و ئەشیا و خاشاک و ئەو شتانە بەجێنێن کە سەفرە و سیاحی ئەکەن، هیوادارم بە باشی ژینگەکە بپارێزندار نەسوتێن و نەشکێن و بەکا پاک و خاوێنی بەجی بێڵن و ئەشیای فڕە نەدەنن و خاستن بۆ شوفێرانەی کە لە جادە دێنەوە. هیوادارم سەرح ناهاژۆن و هێدی باژۆن. من وەکو هاوڵاتیەک دەربارەی سروشتی کوردستان، ئێمە لە کوردستان لەسەر ئەم خاکە پیرۆزە شەهیدمان داوە و خوێنمان ڕشتووە. پێویستە ئێمە ئەم نیشتیمانەمان بپارێزین، سروشتەکەی جوان ڕابگرین، وە بکەین کە وڵاتان چاو لە ئێمە بکەن دەربارەی سروشتی کوردستان. خانمەکان، خاتوونەکان بۆ عنوانی دەبێت زۆر ئاگایان لە ژینگە بێ وەختێکی دەچنە سەیران و دەچنە دەرێ بۆ سەیران و بۆ سیاحەت. حتمما پلاستیکی گەورەیان پێبێ، ئەشغاڵێکی خۆیان هەیە، منداڵیان، وەسایەکیان، خورد و خۆراکیان، ئیزافەکان هەموو خڕکەنەوە بتوانن ئەو پلاستیکە گەورانەی نێن و دەوروبەری خۆیان خاوێن کەنەوە، ئەشغاڵی فرێن نەدەن.